دەن ئەو وەفدە کە بڕیای درراوە بچن بۆ بەغدا تەنها بۆ ئەوە ڕۆشتون ڕێککەوتنامەی دووقۆڵی یەکێتی گۆڕان بۆ هێزە سیاسیەکان و کاربەدەستانی بەغا ڕوونکردنەوە و بە هیچ شێوەیەک ئەوانە نە بڕیار هەیە کاری وا بکەن نەخۆشیان کاری وا ئەەکەن ئەبەدەن بۆ ئەوە ناچن کە ڕیزی یەکگرتووی کورد لە بەغا لاواز بکەن یاخود تەرحێکیان هەبێ پەیوەندی بە ئەم ڕێککەوتنە دووقۆڵیەوە هەبێ بەغا بۆ ئەم ڕێککەوتنە دووقۆڵیە دابین بکەن شتیوا لە ئارانیە داواکەین تۆپارانەکان ڕابگیرێ و ئاشتی و چارەسەر باڵا دەست بێ بەشدارکردن لە حکوومەت و بەشدار نەکردن بە دابڕاو نییە لە باقی گفتوگۆکان بۆیە ناکرێ ئێستا من بڵێم وەڵایی گۆران ڕەدیە کاتەوە هەموو شتەکان پەکەکەوە شتیوا لە ئارانیە و ئێمە بەش بە حاڵی خۆمان پێمان وایە و تومانە و ئەیڵێن چارەسەرکردنی کۆی کێشە سیاسیەکان پەرلەمانیەکان یاسایەکان بەوە نییە یەکێتی چەند وەزارەت زیادەکە سەرۆکوەزیرانی بەرئەکەوێ یا سەرۆکی پەرلەمانی بەرەکەوێ ئێمە ئاوا سەیری چارەسەری ناکەین چارەسەرەکە سیاسی یاسایی شەرعیە لەلای ئێمە